بسم الله الرحمن الرحیم. بەناوی خی گەورە و میرەبان. خی گەورە لە ئاەتێکی قورئانە باسی معجزەیەکەکە زۆر مهمە. جا مهمانی چۆن بە ئەنگلیزیەڵە very very important، كلش مهم. شلونە معجزە ئازاز قورئانیە. سورەتی قیامە خی گەورە ئەفەرمێ لا ئوقسیم بیەوم القیامە، سوێنە خۆم بە ڕۆژی قیامەت، ولا ئوقسیم بالنفس اللەوامە، سوێنە خۆم بە نەفسی لۆمەکار کە لۆمەی خۆی ئەکا، نەفسی خۆی پاکەکات و باسی خۆی ئەکات، لۆمەی خۆی ئەکا بۆ پاکردنەوەی نەفسی خۆی. ئەیەحسەب الئینسان وأن لن نجمع عظامه، وازە ئینسان ئەجا خی گەورە لە ئاەتی سێما فەرمێ، ئەمە ئاەتی یەک و دوو بوو، ئەمەش ئاەتی سێم، ئەفەرمێ وازانە ئینسان ئەسخانەکانی کۆ ناکەینەوە. خی گەورە جواب بەیاتەوە فەرمێ بەلا قادرین على ئەن نوسەویە بەنانە، بەنانە ئەم سەرە پەنجەیە ئەسابع، هيك أصابع بصمة بالدنيا بهاي كل عالم ماكو اثنين يشبهوا بعض بأصابعهم، يعني بصمتهم ماكو بالدنيا اثنين شخص بصمتهم يشبهوا بعض. يعني لدنيا ئەم سەرە پەنجە باسەکە خۆی گەورە ئەم نەخشانە هەیە، ئەسە پەنجەمۆر هەیە، ئەو پەنجەمۆرەکەی بۆ نمونە لە ئەوروپا، کاتم لە ئەوروپا کاتێک بەسمە دەکەن، ئەگەر بەسمەی لجووی بێت تا 5 ساڵە و بەسمە دەرەچێ، لە هەر وڵاتێک بی بەسمە دەکەن، بۆ بەسمە تۆ ناسرێتەوە، ئیتر تۆ بۆ بەسمە جاری وایە بۆ نمونە هەوەیەکت پێ نییە، هیچ پێ نییە، بۆ نمونە ئێستا لێرە تۆ بگیرێ هیچ پێ نەبێ کە ناسێ بەچیان ناسن، یا لە ئەوروپا بەچێت ناسن ناتناسن، بەس لەوێ بۆ بەسمە ناسرێتەوە، ئەو ئینسانە بۆ بەسمە ناسرێتەوە. چۆنینە ئەو نەخشانە زۆر وردە، ئەگەر ئینسان کاتێ سەیریکەی خی گەورە فەرمێ ئەو نەخشانەی چاکەکەینەوە، ئەو وازانێ ئێسک و پروسکەکەی چاک ناکەینەوە نایکەێنێ، ئەو ئینسانە چۆنەکەم جارخوا خەڵقی کردو ئاوا زنویە کاتەوە، وە زنوکردنەوە من خۆم ڕۆحکێشان عەزای ڕۆحکێشانم بینی و هی زۆریش، یعنی زۆر زەختەی گۆرم لەسەر بوو. ئەوەش کە ئێسەی بینن ئەشراتی ساعەت تەواو بووە، ئەو ڕۆژی قیامەتە، بەڵام ئەم قیامەتە بچووکەکەیە، قیامەتی گەورە خوا خۆی ئەزانێت چۆنە. قیامەت خی گەورە فەرمێ یەومێک یەک ڕۆژە، بەڵام 50,000 ساڵ درێژەکەی درێژی ڕۆژی قیامەت، بەڵام چۆنە بۆ بێبڕوا درێژە بێتەوە، بەڵام بۆ بڕوادار بۆ ئێمە لەخوا بەزێ بێ فەزلی خی گەورەیە کەمە، یعنی هەرچەندێکیش بێتۆ لە ناو خۆشیایی، لە ناو ژێر ڕەحمەت و بەزەی ئەڵڵای. جا چۆنە قیامەت زۆر مهمە. خی گەورە نیوەی قورئان باسی قیامەتەکە، یعنی ئینسان کە قیامەتی هەبوو هەموو شتێکی هەیە، کە تۆ دنیا پەرست بوو، ئەوانەی کە دنیا پەرست بوون بۆ دنیا هەوڵانیا ئەوە دۆڕانیان بە یەکجاری دۆڕان، تۆ چۆن ژیانێکی هەتایی و هەمیشەیی ئەگۆڕی تۆ بە دنیایەکی مادی و کە کاتێکی خۆش و هەموو شتەکانی کاتیە، هەمووی چییە کاتیە، هیچ بەسەر هەر چەندێک بەسەری بیبەی، چەند خۆشی بێ، چەند ڕابواردن بێ، هەمی کاتیە، هەمی کۆتایی دێ، ولا حول ولا قوة إلا بالله. ئەو دنیاە هەمووی ئەو جوانەی نامێنێ، ئەو کەونەی ئەی بینی ئەو جوانەی نامێنێ، بەس قیامەت ئەمێنێ، خی گەورەی ئێمە ئەمێنین. ئەو سەرە پەنجانە زۆر مهمە. خی گەورە باسێکا خۆ پێش چەند ساڵ لەمە پێش چەند سەدە لەمە پێش ئەو سەرە پەنجانە ئەو بەسمە نەبوو، ئەم چەند ساڵی دوایی لە ئەوروپا و لەو شوێنانە ئەو بەسمەیە دۆزرایەوە کە بە بەسمە خەڵک بناسیتەوە. ئەمجا خی گەورە ئەفەرمێ بەل یورید الئینسان ئەن یوفجرە ئەمامە، یعنی ئەڵێ ئینسان بەسەوێ لە بەردەمی بتەقێتەوە قیامەت، ئەمجا بڕواایەنێ، نا بەوە نییە، ئەوە قیامەتە، ئەو ئەشاتەی ئەیبینی، ئەو بورکان و زەلازیل و ئەو لافا و ئەو هەمووی بینی، هەر هەمووی ئەشاتی ساعەیە کۆتایی هات، ئەوە ڕۆژی قیامەتە، هەمووی نیشانەکانی قیامەتاوە. خی گەورە خۆی ئەفەرمێ پێشتر پێش ئەوە نیشانەکانتان بۆ نێرم، ئەوە نیشانەکان
هەمووی فەزلی خوای گەورەیە. خوای گەورەش ئێمەی ناردوو بۆ پێش قیامەت، ئێمەی مبارەک کردووە. چۆن خوای گەورە بە یەحیا و بە عیسا فەرمێ جعلكم مباركا أينما كنتم. عيسى خويا فرمي جعلني مباركا أينما كنتم. يحيى فرمي جعلني مباركا أينما كنتم. إيماش منو إيما خواي قورة جعلني مباركا أينما كنتم. خواي قورة مباركي كردوين لهر شوينك بين. جاب راسي روجي قيامة زور مهمة. أو قيامتها أو أشراطة كانت خواي قورة خوي أفرمي نشاني أنيرم أشراطي أنيرم كبو أوي بإنسان بيدار بيتو أغدار بيتو. الحمد لله رب العالمين والعاقبة للمتقين.